هاوتەریب لەگەڵ هەڵوێستەکانی کۆمەڵی دادگەری لەبارەی ساختەکاری و دەستێوەردانی دەرەکی لە هەڵبژاردنی خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا تا دێت ڕای گشتی زیاتر بەرەو ئەو ئاڕاستەیە دەچێت. لە میانی بەشداریکردنی لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی پەیامدا دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی دامەزراوەی پەی ئاماژەی بەخواستی دەسەڵات بۆ ساختەکاری و باوەڕنەبوون بە دەستا و دەستکردنی دەسەڵات کرد. دەتوانم بڵێم لە هەموو هەڵبژارنەکاندا گزی و ساختەکاری کراوە جا زۆر و کەم هەریەکە و بە پێی سەردەمی خۆی. واتە هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بەبێ ساختەکاری بەداخەوە تێنەپەڕیوە لە جارێکە کە کەلێنێک دەگری کەلێنێکی تر دەبینەوە شارەزان لە مەسلەی ساختەکاری. ئەمەش بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو هێزانە باوەڕیان بە دەستا و دەستکردنی دەسەڵات نییە. ناوبراو وتی ئەنجامەکانی هەڵبژاردن دوورە لە خواستی هاوڵاتیان و ئەگەر ئەو دەنگانە ڕاستەقینە بن کەواتە کۆمەڵ بەرپرسیارە لە نەبوونی موچە و ناشەفافیەتی داهات و دیارنەبوونی داهات و خراپی سیستمی پەروەردە و تەندروستی و چەواوی قەیرانەکانی دیکە. ئایا بەڕاستی ئەمە واقعی خەڵکی کوردستانە؟ ئەگەر ئەمە واقعی خەڵکی کوردستانە کەواتە خەڵکی کوردستان هیچ کێشەیەکیان نییە، چونکو هەموو ئەو کێشانەی کەوا هەن لە نەبوونی خزمەتگوزاری تەندروستی، لە خراپی سیستەمی پەروەردە، لە وێرانی زانکۆکانمان، لە ناشەفافی نەوت، لە خراپی خاڵە سنووریەکانمان، لە دیارنەبوونی داهات، لە نەبوونی موچە، لە بەحزبیکردنی دامەزراوە فەرمیەکان، لە پەکخستنی پەرلەمان و بۆشایی یاسایی 2 ساڵ، لە پەکخستنی دامەزراوە فەرمیە گرنگەکانی وەکو دەستە سەربەخۆکانی کۆمسیۆنی هەڵبژاردن و دیوانی چاودێری و دەستەی نەزاهە و ئەمانە و چەندینی تر چە کردویەتی؟ کۆمەڵی ئیسلامی ئەو ئیشە خراپانەی کردووە هەمووی، هەر بۆیە خەڵک کۆمەڵی سزاداوە. لە ڕاستیدا ئەمانە کە کرابێ ئەو مەئسات و ماڵوێرانیە، ئەو بێ ئاوی و بێکارەباییە، ئەو زیادکردنی باجە حکوومەتی هەرێم کردوویەتی کە هەردوو حزبی دەسەڵاتداری یەکێتی و پارتین. باشە ئەگەر خەڵک گلەیی هەیە ئێستا دەمی هەر کەسێک بکەیتەوە ئەو گلەیانەی هەیە، ئەگەر ئەم گلەیانەی هەیە بۆچی دەنجی بە پارتی و یەکێتی دایەوە؟ ئەگەر وایە کەواتە ئەگەر وابێت خەڵک بۆی نییە جارێکی تر گلەیی بکات. من پێم وایە ئەمە تۆمەتێکە بۆ خەڵکی کوردستان دروست دەکرێت، چونکە خەڵک ئەوەندە ناهۆشیار نییە، ناکرێت ئەمە سوکایەتیەکە بە خەڵک دەکرێت. واتە واشت پێ دەکەم واشت بەناوەوە دەڵێم دەبێت قبوڵت بێت. هاوکات سەرۆکی دامەزراوەی پەی چەند گومانێکی لەسەر کارەکانی کۆمسیۆن وروژاند و نیشانەی پرسیاری گەورەی لەسەر دانان. یەک لە ساتی دەنگدانی تایبەتدا لە ڕاستیدا ئێمە تا ئاستێکی زۆر کۆمسیۆنمان نەبینی لە بنکەکانی دەنگدان. هێزە ئەمنیەکان ئیدارەیان دەدا، کۆمسیۆن تەنها لە ناو مەحەتەکان وێزگەکاندا هەبوو. ئەمە یەکێکیان. دووەمیان لە ڕاستیدا زۆر شل بوون لە کاتی هێزە ئەمنیەکان لە ڕێگەیان خۆش دەکرد، ڕێگری نەدەکرا لەوانەی کە مۆبایل بەکاردێنن کە ئەمە فشارێکی زۆر بوو لەسەر هێزە ئەمنیەکان. سێ لە ساتی ڕاگەیاندنی ئەنجامە بەراییەکاندا دەبوایە کاتژمێر 5 ڕابگەیەندرێ. پرسیارێک لای منی دەنگدەر دروست بووە، بۆچی کاتژمێر 6 ڕاگەیەندرا؟ کاتێک ڕاگەیەندرا وەکو هەموو جارەکانی پێشوو دەبوایە ئەو ڕابگەیەندرێ هەر کام لە لیستەکان چەند کورسیان هێنا. خاڵی پێنجەم دەبوایە ئەمە ڕابگەیەنێ 100 کاندیدی دەرچوو ڕابگەیەنێت. خاڵی شەشەم کۆمسیۆن دەبوایە لەگەڵ ئەم دەنگانەی کە ڕایگەیاند ئەو کاندیدانە ئەوەندەن دەنجی پوچەڵ ڕابگەیەنێ. دەنجی پوچەڵی هەم تایبەت ڕابگەیەنێ، هەم گشتی ڕابگەیەنێ، هەم هەردووشی بەیەکەوە ڕابگەیەنێ. ڕای نەگەیان تا 2 ڕۆژ لەمەوبەر شتێکی ڕاگەیان بڵاوی کردەوە وتی ئەمە دەنجی پوچەڵە. ئەمە گومان لای منی دەنگدەر دروست دەکات. سەرەڕای ڕێکارەکانی کۆمەڵی دادگەری لە تانەدان لە ئەنجامەکانی هەڵبژاردن، کۆمەڵی دادگەری وەک یەکەم هێز چوونە ناو پەرلەمانی دیزاینکراوی ڕەت کردووەتەوە.